تکایە دڵم خۆشکە مامۆستا هەڵێ من حواریم ناوێ بەس ئەو کچەمەوێ خوا برا بەڕێزەکەم ئەمەشت بیرەچێتەوە منیش وەکو تۆ گەنج بووم و منیش وەکو تۆ دوعامە کردو یا ڕەبی خوایە فڵان کەسم بە نسیب بکەی فڵان کەس ڕۆی شووی کرد چوزانم چێ لەکوێ هی تریش بوو داخوازی تریشم کردوای چوومە جامعە دڵم بە کچی تریشەوە بوو لە عەرەب لە کورد لە تورک لە کورد لە هەمووی ئێتەواو هیچی بە نسیب نەبوو ئەوەش بە نسیب بوو کە خوای گەورە نووسی بووی کە نەمەناسی چیرۆکی خۆشم گێڕاوەتەوە کە چووم ویستم کچی پووری خۆم بخوازم ڕۆشتن عەشرەتە من ڕۆشتن بۆی کە یەکسەر مارەی کەین یعنی داواکردنی تیا نەبوو ئەو بەدیهی بوو هەر خوای گەورە بە نسیبی نەکردو لەو ڕۆژەشەوە نەمبینیوەتەوە لە ساڵی هەفتاوەشتەوە هەمووی قسمەت و نسیبە اینجا جەنابیشت کە ئەگەیتە تەمەنی من بە شەرتی دینداری ئینشاڵڵا لە منیش چاکتر دیندارێکە ئەگری بەخوا برا بە ڕێزەکەم لەبەر خۆشەویستی خوای گەورە ئافرەتە تەربیرەچێت بەخوا هەموو ئەو کەسێک کە خۆشەویستی خوای گەورە چێتە دڵیەوە هەموو وەکو ڕابعی عەدەوی لێدێ یا ڕەبی خوایە منەت پەرستم لەبەرەوەی تۆ شایانی پەرست نەکەی خوای یەک قەتر خۆشەویستی خۆتت پێمان ببەخشە خوای هیدایەتمان بدە هیچ چێژێکی جەستەم ناوێت من طبعا ئەمە ئێستا چونکەوە نەبێ منیش ئەوەندە پیاو چاک بووم چێژی جەستا خۆراکە خواردنەوەیە چێژی جنسە مڵکایەتیە ناوە پلەپایەیە وەالحاصڵ ئەم جۆرە شتانە ئەمانە چێژی ژیانن و نەبێ منیش ئەوەندە زاهید بژیم بەڵام وەڵی برا بە ڕێزەکەم گەورەتر ئەبی ئینشاءڵڵا ئەمانەت هەمووی لەبیرەچێتەوە دوای لە دەی خوشووی کردو بە فڵان کەزیخوا پیرۆزی بێ و لە دنیا قیامەتە هەر بۆ ئەو بێ خۆت بیرە دەچێتەوە نەگەوەی تۆ لە ئێستاوە ئەڵێ حۆریم ناوێ کورە بەخواوانیە برە ئەو حۆریە کە خوای گەورە لە قورئانە لە کەلامی خۆیە کەلامی ئەزەلی خۆی وەسفی خۆی وەسفی ئەو ئافرەتانەی کردووە ئافرەتی دنیا چێ لە چاوە ئافرەتانە